بانیتان باش سپێدە باش ڕۆژێکی باش پڕوەزە دەست کرد. سڵاوتان لە ببینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باش. ئەم ڕۆژ بە کۆمەڵی بڕگە و بابەتەوە هاتی نۆلاتە. بێگومان ئەوەی دوێنێ ڕووی داوە دوێنێ بوو بووە بەشێک لە ڕابردوو. ئەمڕۆ ڕۆژێکی جیاوازە، ئەمڕۆ ڕۆژێکی دیکەیە کە نوێبوونەوەیە بۆ تووە بۆ هەر کارێک کە بیکەیت. هەڵبەت داهاتووێکی باش ڕابردوویەکی باشی ناوێت. بۆیە پێویستە کە ئەمە داهاتوومان بە باشتر و چێژ لە هەموو چرکێکی دواتریش وەربگرین. بڕگە و بابەتی تایبەت بە ئارایشت بە کەشخە یاخود با بڵێن بە ئەتەکێتی جل لەبەرکردن بە ستایلەش جیانی و جیاواز و نوێیەکانمان بۆ ئامادە کردووە. چونکە زۆر گرنگە کە کاتێک تۆ ئەچیتە دەرەوە یاخود بۆ خۆت بۆ لانی دەرونی خۆت چی لە بەرەکەی چی ئەپۆشید و گرنگ نییە چەندێک گران بێ، گرنگ نییە چەندێک ماندوو بی بەوەی کە ئەم ستایلە زۆر گرانترە ناتوانم بیکەم لانی دەرونی خۆت ئازار بی. بە پێچەوانەوە زۆر جار تەنسیخکردنێکی ئاسان سادەی ئەبێتە شێوازێکی جوان و نەرمونیانی و سادەی و جوانی تۆش دەرەخات. بۆیە ئەمڕۆ تەوەرەکەمان تایبەت کردووە بۆ پرسە و بەو بابەتە و کەسانی شارەزاش لەو بوارەدا میوانداریەکەین. جگەلەوە بڕگە و بابەتی دیکەشمان هەیە کە تایبەتە بە کوردانی تاراوگە کە ئەوان بزانین ئێستا چۆن کارەکانیانەکەن یاخود چی سوودێکیان لەو ئۆفرانە وەرگرتووە کە زۆر جار وڵاتێک پێشکەشیەکات. ئەمە لە پاکێجێکی تایبەتدا بۆیەوەمان ئامادە کردو پیشانتانیە دەین. جگەلەوە بڕگە و بابەتی دیکەشمان هەبووە کوتم هۆنەری و کللتوری، بەڵام دەستپێکی پرۆگرامەکە وەک هەر ڕۆژێکی دیکە بە کورتێک لە هەواڵە ناوخۆی و گیانەکانە بێت بزانین لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە چی دەگوزارێت. ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان دانپێدانانی گروپێکی مەترسیداری تیرۆستانی داعشی بڵاو کردەوە. بە گوێرەی ڕاگەندراوێکی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئەو گروپەی تیرۆریستانی داعش بەنیاز بوون بار لە جەژنی قوربان زنجیرەیە کردەوەی تیرۆریستی لە ناوشاری هەولێر ئەنجام بدەن و باڵەخانی پارێزگای هەولێر و شوێنێک کە کەسانی بیانی تێدا بێت ئامانجی ئەوان بووە. ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان دەژڵێت ئەو گروپە لە سەرەتای ئەم ساڵەوە لەلایەن ئەمنی ئامی گروپی تیرۆریستی داعش چاکراونەتەوە و فەرمانیان پێدراوە کە کردەوەی تیرۆریستی لە هەولێر ئەنجام بدەن. لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی بڕێکی زۆری ئۆکسجین ڕەوانەی ناسڕیە کرا. بە گوێرەی ڕاگەنراوێکی وەزارەتی تەندروستی لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕێکی زۆر لە ئۆکسجین ڕەوانەی پارێزگای زیقار کرا. پەروین بوڵدان هاوسەرۆکی هەدەپە هۆشداری دەداتە جەهەپە و ئیپارتی کە ئەگەر بۆ چارەسەری پرسی کورد هەنگاو نەهاوێژن چاوەڕێنەکەن لەگەڵ هەڵبژاردننی داهاتوو دەنگ لە هەدەپە و کورد بەدەست بێنن. هاوسەرۆکی هەدەپە دەژڵێت هەر کەسێک لە تورکیا دەبێت دەسەڵاتدار دەبێت پرسی کورد چارەسەر بکات. هەر ئەمەش دەبێتە پێشخستنی دیموکراسی و داد و ئازادی. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق لەبارەی ئاگرکەوتنەوەکەی نەخۆشخانەی فریاکاری لە شاری ناسڕیە ڕایگەیاند. هەندێک گومان هەیە لەسەرەوەی ڕوویدا، بەڵام پێش ڕووداوەکان ناکەون. دەژڵێت هەموو ئەو لیژنانەی لەلایەن حکوومەتەوە پێکهێنراون کارەکان دەکەن لە ماوەی هەفتەیەکدا ئەنجامی لێکۆڵێنەوەکانیش ڕدەگەێنن. کازمی ئاماژە بەوەش دەکات نەنگیە هەندێک کەس سۆزی خەڵک بۆ مەبەستی سیاسی و هەڵبژاردن بەکاردێنێت. بۆیە بەوانە دەڵێن ئێوە هۆکاری کارەساتەکەن و ڕێگەر نادەن لێپێچینەوە لەگەڵ گەندەڵکاران بکرێت. هاوکات ئەمڕۆ پەرلەمانی عێراق بۆ هەمان مەبەست کۆ دەبێتەوە. تەلەڤیزیۆنی فەرمی ئێران بڵاوی کردەوە بە ئامانجی بەرزکردنەوەی ڕێژەی هاوسەرگیری حکوومەتی وڵاتەکەی ڕێگەی بە بەکارهێنانی بەرنامەی هەمدامدا کە تایبەتە بە دۆزینەوەی هاوسەر لە ڕێگەی بەرنمەیەکی ئەلکترۆنیەوە. ئەوەش بە یەکەم بەرنامەی فەرمی ئەلکترۆنی تایبەت بە هاوسەرگیری لە وڵاتەدا دادەنرێت. بەرنمەکە بە پێی لە ڕێگەی بەکارهێنانیەوە کچان و کوڕان دەتوانن بە دوای هاوسەری خۆیاندا بگەڕێنەوە. هاوکات ئەم یەکەم پلاتفۆرمی خزمەتگوزاری ئۆنلاینە تایبەت بە دۆزینەوەی هاوسەر لە کۆماری ئیسلامی ئێران.
ئاژانسی نەهێشتنی قۆرەخکاری فەڕەنسا ڕایدەگەێنێت بەهۆی ڕێزنەگرتن لە مافی بڵاوکردنەوەی نووسین و هەواڵ بڕی 593 میلیۆن دلار سزای داراییان بەسەر کۆمپانیای گۆگڵدا سەپاندووە. ئاماژەی بەوەش کردووە بڕیاری سزادانی گۆگڵ دوای ئەوە هات کە ئەو کۆمپانیا گەورەیە بواری گەڕان لە نێو تۆڕەکانی ئینتەرنێت شکستی هێنا لەوەی دادپەروەرانە مامەڵە لەگەڵ ئەو کەسانە بکات کە هەواڵ لەسەر ئەو پێگایە بڵاو دەکەنەوە لە ساڵی ڕابردووە گۆگڵ بڕیارەکەی پشتگوێ خستووە و مافی ئەو کەسانەی پێشێر کردووە کە گوتار و نووسین لە فەڕەنسا لەسەر ئەو پێگەیە بڵاو دەکەنەوە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. کەسانێک هەن بە تایبەت لە ناو کوردەواریدا یاخود کوردی خۆمان لە هەر شوێنێک بێجا لە کوردستان بێە لە دەرەوە بێ لە تاراوگە بێ جێدەستی خۆی ئەنەخشێنێت لە زۆر بواردا بە تایبەت لە سەوزکردن یاخود لە باخداریدا چونکە هەر کللتوری یاخود بایۆگرافیان جوگرافی ئێمەوە بووە کە زۆر جار خانوەکانمان بەشێکی باخ بووە و حەزمان لە باخداری کردو حەزمان کردو سەوزایی هەبێت. بۆیە زۆر جار یاخود لە زۆربەی وڵاتانی ئەوروپا شارەوانی بە تایبەت ئەو کەسانێک کە لە ئاپارتماندا ژین کە ئێستا ینی هەموو ئاپارتمانەکە باخی نییە بەڵام بەشێکیان پێوانەیەکی دیاریکراویان بۆ دانراوە کە 100 تا 200 مەتر وەک کرێ ئەیا بۆ کەسانەی کە ئارەزووی باخداریان هەیە. لە سوێدیش کوردستانیان یاخود کوردانی سوید دانیشتووی سوید سوودمەند بوون لەو دەرفەتە و بە شێوەیەک کە باخیان دروست کردو و سەوزەی کوردەواری و تۆوی گوڵیان لە باخەکانیشیاندا ڕواندووە. پامنێری ئێمە ئاوارە هەورامی سەردانی ئەو باخانەی کردو و خاوەن باخەکەی دواندووە و با ئێوەش بیبینن. وێنەیەکی لە باخچە بچووکەکەی لە بناری کێوەکانی هەورامان دروست کردووە و هەموو ڕۆژێک دوای کار بەرەو ئەو باخچە خنجیلانەیەی بەڕێدەکەوێت. ئارام لە کوردستان مامۆستای قوتابخانە بووە و لە سویدیش لەسەر هەمان کار بەردەوامە و لە دوای دەوام و ڕۆژانی پشوو دێتە باخەکەی. مادام لە هەورامانە گەورە بووم حەزم بەو سەوزاییە و بەو دار و درەختە و جۆرەشتانە بوو ینی 25 ساڵە ئەم باخەم هەیە لێرە هەر بەردەوام لەگەڵیا و حەزیشم لەوەندێک کە بڕم لە بازارە سەوزە و جۆرەشتانم کوڕم هەزار داو دەرمانیان پێوەکەن حەزمە کرد تۆ زێهین بێت سروشتی بێت مەتەسا لای توالە کەوەرم هەیە و سەوزەی تر مادەنۆسی تایە پڕە لە هەموو شوێنەکە مادەنۆسی تایە و فاسولیای تایە و لە ناو باخچەکاندا جگە لە گوڵ و گوڵزار سەوزی زۆریش چێنراون و بەشێکی زۆری تۆی سەوزیەکان لە کوردستانەوە هێنراون. خاوەن باخێکی تر دەڵێت کاتێک دێمە ئێرە بیری سلێمانی دەکەم ئەو عاشقی گوڵە و وێڕای چەندین جۆری گوڵ سەوزە و کوولەکە و بیبەریشی چاندووە. تێکە دێم بۆ ئێرە بیری سلێمانیەکەن چکن ئێرە تەقریبەن وەکو سلێمانیم لێ کردو خەڵکەکانیش هەمویان برادەران هەمویان نیەن بۆلان بۆ ئێرە من لە ماڵەوەدا نانیشم لە بانوێ ئێمە ئێرە تاوەکو ئێواری ئێوارێژە گەڕێمەوە بۆ ماڵەوە هەر لە مناڵیەوە من خەریکی ئەم گوڵبازیە حەز لە گوڵەکەم و ڕەفیقی هەرە خۆشەویستی من گوڵە. سەفەریش تۆی ئەم ڕێحانەی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هێناوە و دەڵێت دەمەوێت بە خەڵکی نیشان بدەم کاری کشت و کاڵ چۆنە و چییە؟ والله يعني علاقة بخصوصية دوست دارم ئەوە مەزرعەیە ئەوە یەکێ ئەوە سێ هەمیشە ئیش بکەم یە مەحسوڵی بەمە مردم بفهمن زراعت یعنی چی یعنی خوشبختیە هەر جایچ وەختی زراعت بوو یعنی خوشبختی وڵاتی زراعەتی نەی خوشبخت نین. لە چەند بەشێکی بچووکی ئەم زەویە پان و بەرینەدا بەدەیان پەنابەر کێڵگە و باخچەی بچووکیان بە یادی وڵاتەکەی خۆیان دروست کردووە. کوردستانیانیش بۆنی کوردستانیان ناوە بەم باخچە بچووکانەوە. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. ئێستاش با بینەری ڕەوشی کەشوهۆی شارەکانی کوردستان بین.
ئارەزووکردن بۆ گەشتی شاخەوانی یاخود شاخڕەوی بە تایبەت لە سەردەمی کۆرۆنادا زۆر زیاتر بوو بەڵام بەهۆی ڕێکارەکانی قەدەغی هاتوچۆ و ڕێکارەکان دژی ئەو ڤایرۆسە زۆر کەم بوو بەڵام دوای ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا ئەوە لە تورکیا بە تایبەت و باکووری کوردستانیش کە ئێستا کەم بۆتەوە ئێستا ڕێگەی بە گروپە شاخەوانیەکانە درێ بۆ کەسانی کە ئارەزووی گەشتی شاخەوانیەکەن بەردەوامیش ئارەزوومەندانی ئەو یاخ بڵین ئەو وەرزشە بەسەر چێ ئاگری لە نێوان کە پارێزگاکانی ئیدر و ئاگری باکووری کوردستاندا سەرەکەون کە بەرزترین چیا لەسەر ئاستی تورکیا و هەم باکووری کوردستانیش بەشێکیش لە گروپەکانی شاخەوانی دوای 3 ڕۆژ ئەواتە 3 ڕۆژیان پێچێت تا ئەتوانن بگەنە سەر لووتکەی چیاکە ئەوەندە چیاکە بەرزە. گروپەکانی شاخەوانی دوای ئەوەی تا ڕادەیەک ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا کەم کرانەوە ڕۆژانە بەسەر بەرزای وچیاکانی تورکیا و باکووری کوردستاندا سەر دەکەون. شاخەوانانیش دڵخۆشن بە دووبارەکردنەوەی ڕێگاکانی شاخڕەوی. یەکێک لەو چیانەی شاخەوانان بەسەریدا سەر دەکەون سیایی ئاگریە لە نێوان پارێزگاکانی ئاگری و ئیدر لە باکووری کوردستان. سەبەبی لە کشتەرە کەپەڵیدا لەگەڵ هاوڕێکان و هاتوین بۆ سەرچای ئاگریدا سەرکەوین. خۆشحاڵین بە دووبارەکردنەوەی ڕێگاکانی سەرکەوتن بەسەر چیاکاندا بە تایبەت چای ئاگری چونکە بەرزترین چیایە لەسەر ئاستی تورکیا و باکووری کوردستان. بەهۆی سەختی و دژواری ڕێگاکانی سەرکەوتن بەسەر چیای ئاگریدا شاخەوانان تا دەگەنە لووتکەی چیاکە بە چەند قۆناغێک بەسەر چیاکەدا سەر دەکەون. زۆر جاریش لەناو ڕێگاکاندا خێوەت هەڵدەدەن و شەو لە ڕێگای گەیشتن بەسەر چیاکەدا ڕۆژ دەکەنەوە. شاخەوانان هەموو پێداویستیەکانی مانەوە و خواردن لەگەڵ خۆیان دەبن و چێش لە کاتەکانیان وەردەگرن. ڕێگاکان سەخت و مەترسیدارن دەبێت زۆر بە وریاییەوە مامەڵە بکەین چونکە لە هەر ئەگەرێکی هەڵخلیسکان کارەساتێکی دڵتەزینی لێ دەکەوێتەوە. زۆر ماندوو دەبین زۆر جار لە نیوەی ڕێگاکەدا خێوەت هەڵدەدەین و پشو وەردەگرین. چیای ئاگری لە 165 چیاکە دەکەوێتە سنووری پارێزگای ئیدر و لە 135 دەکەوێتە سنووری پارێزگای ئاگری لە باکووری کوردستان. 5137 متر لە ئاستی دەریاوە بەرزە و بەرزترین چیا لەسەر ئاستی تورکیا و باکووری کوردستان. تا ئێستا لووتکەی چیاکە بەفری تێدا ماوە و نەتواوەتەوە. ئەوەش سەرنجی شاخەوانانی ڕاکێشا و ئارەزوو دەکەن سەردانی بکەن بەشێک لە گروپەکانی شاخەوانی دوای 3 ڕۆژ شاخڕەویکردن دەگەنە سەر لووتکەی چیای ئاگری. گرنگە بزانین بەهای دراوەبیانیەکان و نرخی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستاندا چۆنە چونکە تایبەتە بە باری دارایی و ئابووری هەموو یەکێک لە ئێمە و بازارکردنیش بۆ ئێمە بۆمان ئامادە کردوون کە $100 ئەمریکی بەرامبەر بە 1475 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 176,000 دیناری عێراقیە و 100 پاوەند و 106,000 دیناری عێراقیە 100 لیرەی تورکیش 17,200 دیناری عێراقیە 100 تومانی ئێرانی 6,000 دیناری عێراقیە. جا لەوانە نرخی زێرمان هەیە زانین ئەو نرخەکەی چۆنە زێری عیارە 24 430,000 دینارە و زێری عیار 21 377,000 دینارە و زێری عیار 18 مسقالێکی بە 232,000 دیناری عێراقیە. تەکنەلۆژیا ئەوەندە پێشکەوتووە کە بەرهەمهێنانی گۆشتی ڕۆکی وەک جێگرەوەی گۆشتی ئاژەڵ بەکارەهێنرێت یاخود دروست دەکرێت. کۆمپانیای فیرمنگ کە داهێنەری بەرهەمهێنانی گۆشتی ڕۆکیە سوود لە ئەلگۆریتمەکان وەرەگرێت و بە تامی جیاواز گۆشتی ڕۆکی بەرهەمەهێنێت. ئەو جۆرە گۆشتە بە تامی جیاواز دروست دەکرێت لەو پرۆسەیەدا تەکنەلۆژیای زیرەکی دەستکرد ڕۆڵی خۆیە بینێت و ئەم گۆشتە دروست دەکات. ڕێگەکانی بەرهەمهێنانی گۆشت لە تاقیگا بەهۆی تەکنەلۆژیای ژیری دەستکرد لە زۆربوونان یاخود ئێستا چەندین شێوازیە و دروست دەکرێت و بەکارهێنەرانیش چێژی ئەو گۆشتاکەن کە لە ئاژەڵ بەرهەم نایەت. پسپۆڕانی ئەو بوارەڵن کە بەرهەمهێنانی گۆشت بەهۆی تەکنەلۆژیا ژینگە پیس ناکات. هاوکات کەمترین ئاوی پێویستە لە کاتێکدا ئاژەڵ پێویستی بە ئاو خۆراکە و لە لایەکی دیکەشەوە بۆ ئەو کەسانەی کە ڤیگان یاخود ڕووەک خۆرن بە هیچ شێوەیە حەز ناکەن مافی ئاژەڵ پێشەلکەن و بیخۆن بۆ ئەوانیش سوودێکی دیکەیە بێت. تام و چێژەکان لە خواردنەکان چەندین جۆری جیاوازی هەیە. ڕەنگە هەندێک جار خواردنێک بخۆین و بڵین تامی
لە هەمان خواردن نزیکە و هاوشێوەی ئەوەیە بەڵام ئەستەمە بە تەواوەتی لە یەک بچن ئەمە شوای کردووە کەسانێک کە زیاتر خواردنە ڕۆکیەکان دەخۆن بەهۆی کێشەی تەندروستی و بە پێی ڕێنمایە پزیشکیەکان لە خواردنی گۆشت و بەرهەمە ئاژەڵیەکان قەدەغە کراو بن زیاتر بەدوای ئەو جۆرە خۆراکانش دەگەڕێن کە تامی گۆشت دەدەن بۆ ئەوەی کە چێژ لەو جۆرە خۆراکە وەربگرن و ئارەزویانی پێتێر بکەن. ئەمە زۆر گرنگە کە خواردنە ڕۆچەکان بە خۆراکەکەیان وەک خۆی بمێنێتەوە بەڵام لە هەمان کاتیشدا تام و چێژێکی خۆشتری هەبێت پێم وایە ئەمە خواستێکی زۆرێک لە خەڵک بێت کە خۆراکە ڕۆچەکان بخۆن و چێژی لێ ببن. لە نوێترین توێکاری و لێکۆڵینەوەکان تیمی فرێمنکی سویسری بۆ خۆراک لە ڕێی ژیری دەستکردەوە توانیوێتی بە ئەنجامێک بگەن کە تامی خۆراکە ڕۆکیەکان بگۆڕن بۆ تامی گۆشت تەنانەت شێوەکەیشی وەک گۆشت لێ بکەن بێ ئەوەی جیاوازی لە نێوانیان بکرێت. بێگومان لە کاتی خواردنی پارچەستێکێکی ڕۆژی کە لە نیسک دروستکرابێت ناتەوێت تامی نیسک بدات بەڵام بۆت گرنگە کە بەهای خۆراکی خۆی لە دەست نەدات و ئەمە هاوکێشەیەکە ئێمە توانیمان لە ڕێگەی ژیری دەستکرد کاری بۆ بکەین بە تایبەت بۆ خۆراکانێک کە ڕۆچین و سوودی زۆریان هەیە و تامیشان خۆش نییە. ئەم کاری ئێمە زۆر یارمەتی دەرە کەیدی ئەو خۆراکانە بە چێژێکی دیکەوە بخورێت. ڕەنگە زۆر جار ئەوانەی ڤیگانن یاخود ڕۆکخۆرەکانن ئارزووی خواردنی ساندویچێک بەرگریان کردبێت بەڵام بەهۆی سیستەمی خۆراکیان ئەو کاریان نەکردووە ئەگەر پێیان بوترێت ساندویچێکی لۆبیا یاخود فاسۆلیا یان نیسکت بۆ دروست دەکەین بەو شێوەیە و بە هەمان چێژ و تامی گۆشتی بەرگەر بێت بێ ئەوەی پێکاتەکەی و بە هاڕۆکیەکەی لەدەست بدات ئەوە شتێکی سەرسوڕهێنەر بێت بەلایەوە و وابزانێت مەحاڵە بەڵام لە ڕێی زانست ژیری دەستکردەوە بۆ قۆناغە گەیشتووە کە خواردنە ڕۆکیەکان بۆ بەکارهێنەرانی دەگۆڕێت بە تام و چێژی جۆرە جیاوازەکانی گۆشت بێ ئەوەی بەها خۆراکەکەی لەدەست بدات. لە شێوازەکانی گۆڕانکاری لە خواردنەوە یاخود بڵێن لە جۆرەکانی خواردن کە چ گۆڕانکارێکی بەسەرا هاتووە ئێستاینە سەر بابەتێکی دیکەمان کە تایبەتە بە خانمان و هەڵبژاردننی جلەکانیان چکە زۆربەی خانمان کێشیان لەگەڵ هەڵبژاردننی شێوازی جلوبەرگا هەیە بە تایبەت ئەوانەی کە گرنگی بەستایل و بەشێکی جلەکانیانەدەن. یەخەی جلەکان گەورەترین کێشەیە بۆ هەڵبژاردننی جلەکان زۆر جار ئێمە هەستی پێناکەنەوە جلەی لەبەر یەکەین کە ئەو یەخەی هەیەی چەندێک کاریگەری هەیە لەسەر ڕێکپۆشی لەسەر دەرخستنی جەستەمان. یەخە چەندین جۆری هەیە کە بەندە بە شێوەی ڕوخساری خانمەوە کە هەندێک یەخەی بازنایی بەدڵە و هەندێکیش هەیە یەخەی شێوەڤی حوتیان بەدڵە بۆ ئەم مەبەستەش کە ئەو کەسانی شارەزان لە بواری جوانکاری و دەربارەی یەخاڵن ئەوانەی جەستیان لە شێوەی سێودایە واتە خڕ و پڕن پێویستە یەخەی شێوە حوتی بپۆشن بۆی کە گۆڕانکاری لە شێوەی جەستیاندا بکات ئەوانەی کە شێوەی جەستیان لاکێشەیە واتە لەسەرەوە تا خوارەوە ڕاستە ئەبێت جلوبەرگی یەخە بازنەی هەڵبژێرن بۆی کە تەنسیقێک بە جەستیان و جلەکەیان بات بۆی سەرنجڕاکێشی لە جلوبەرگەکانە دیار بێت بۆ ئەوانەش کە جەستیان شێوەی کاتژمێری خۆڵی کۆنە کە لەسەرەوە پڕە و ناوقەتیان باریکە و دووبارە ڕانیان پڕن پێویستە یاخود پێویستەکە یەخەی بازنەی بچووک بەکاربێنن بۆ ئەوانش کە جەستیان لە خوارەوە پڕە و لەسەرەوە باریکە و یاخود پێوترێ هەرمەیی جەستەی هەرمەیی لای ئافرەتان پێویستیان بە یەخەی لاکێشەی و بازنەیە تا گونجاندنێک لە نێوان جەستەیاندا بەدی بکەن بۆ ئەوانەی کە شێوەی جەستەشیان وەکو سێگۆشە سەراوژێرە واتە جەستیان لەسەرەوە پڕا شانیان پانە و سنگ و شانیان زۆر پانە بەڵام کەمەریان بۆ خوارەوە زۆر باریکە ئەتوانن هەردوو یەخەی شێوە بازنەی و حوتی بۆ جلەکانیان هەڵبژێرن. سەبارەت بە هەڵبژاردننی ستایلی جلەکان و یەخەکان بۆ ئێستا باسیەوەتان بۆ کەم کە بۆ پێست چ شتێک گرنگە هەڵمی ئاوی گەرم وا ئەکات کە درەنگتر هەست بە پیری بکەیت یاخود بڵێن پیری دواخات شارەزان و پسپۆڕانی بواری جوانکاری ئەڵێن کە هەڵمی ئاوی گەرم وا ئەکات مادەی کۆلاجین و ئایلاستینی زیاتر بەرهەم بهێنرێت بۆیە
ئافرەتان ئەتوانن بۆ سپیکردنەوەی دەم و چاو و لابردنی خاڵی ڕەش و شێدارکردنی پێست بەکاری بێنن. ئەژڵێ ئاساییە خانمان لە هەفتەیەکا 2 جار هەڵمی ئاوی گەرم بۆ پێستی دەم و چایان بەکاربێنن. چونکە شارەزایان و پسپۆڕانی بواری جوانکاری جەختەکەنەوە کە بەکارهێنانی هەڵمی ئاوی گەرم نیشانەکانی پیری دوا دەخات و وا دەکات پێستێکی شێدار و گەنجترتان هەبێت. من لەسەر ئەم بابەتە بەردەوامە بم بە تایبەت بۆ هەڵبژاردننی جلوبەرێک و مایکەپ لە وەرزی گەرما و هاوینە بۆیە میوانداری خاتوش کۆڤە فەرهاد مایکەپ ئارتیست و ڤلۆگەرمان کردو لە ستۆدیۆ لەگەڵمانە بێ بەخێر هاتی خات زۆر سپاس باش بانی تۆ باشتر زۆر سپاس شکۆفە شکۆڤە زۆر جار پێتەوترێ شکۆڤە وەڵا لە هەردووک بانکراوم لە ماڵەوەش ینی بە شکۆفە و بە شکۆڤەش بانکراوم بەڵام زیاتر بە شکۆفە شکۆفە شکۆفیانی چی؟ کاتی بەهاردێ گوڵ دەشکۆفتی شکرێتەوە ینی فەرقی نییە لەگەڵ شکۆڤەکە؟ نه فەرقی نییە هەمان ئەوەیە بەڵام جاری وایە لای خۆمان بە فن نووسراوە کەم لە ئەڵمانیا گەورە بوومە بە ڤ نووسراوە کێ ناوی شکۆفە؟ باوکم لە شێنالی دووسیتەوە شکۆفە باجار لە پرسیارێ و لێ بکەم هەموو بانێک زوو هەڵستی ئەمڕۆ لەبەر بەرنامەکە زۆر ناوەڵا ڕاستی بڵم ئەمڕۆ لەبەر بەرنامەکە زوو هەڵستاوم ئەگینا ڕۆژاین تر کە بڵم ئیشم هەبێ بەڵێ زوو هەڵدەستم بەڵام ئێستا بۆ بەرنامەکە زوو هەڵستاوم چونکە هادەتەن ئێستا کوردستان زۆر گەرمە بە ڕۆژان خەڵک زیاتر لە ماڵەوەیە بەڵام ئێستا گوتم بۆ بەرنامەکەی ئێوە زوو هەڵستم بەخێر هاتی لەوانێ ڕۆژێکی جیازیش بێ و پڕۆزەترەبی چون هەروایە کە بەیان زوو هەڵەتکی باشترە زۆر ئەگە خۆ لێ ڕاهێنانە ینی ئەگەر تۆ زوو بنوویت زوو هەڵستی وڵامەگە درەنگ بخەوی درەنگیش هەڵستی لەخەو بێگومان شکۆفە با بینە سەر بابەتی وی کە لە هاویندا چ جۆرە جلێکەڵ بژێرین ئەو ڕنگانەی کە پێویستەکە بەتایبەت لێرە ئەوەندە گەرمە زۆر جار هەر بە ڕەنگی جلەکە هەست ناکەی فێنکتە بێتەوە هەستێکی زیاتر گەرماتە بێت بەڵێ بۆ خۆی چ ڕەنگێکی جلی ڕەنگی مێلاو بڵێن ڕەنگەکان تۆزێ فسفۆری بێ زەق بێ چونکە ڕووناکە زۆر جوان دەردەکەوێتن ئەو ڕەنگە جلانە بەڵام بە ئەوەیش کەوتووە ینی هەر کەس و زەوقی خۆی هەندێک کەس هەیە حەزی لە جلی زۆر زەق نییە بەڵام بۆ هاوینان چونکە ڕەنگەکان جوانتر دیارە ڕووناکە دایم ڕووناکە زۆر جوانەگە ڕەنگێکی ینی پورتوقالی بێتن تێر بێتن یاخۆت سەوزێکی تێر بێتن ینی ئەو ڕەنگانە بێتن بۆیە تۆش ڕێکە خستۆ بەڵێ ئەوڕۆ تۆزێک هاوینم هاوینەیە پێویستەکە هاوینە بەڵام تر زۆر جار بۆ کە لەسەر شاشا بین ناکرێم ڕۆژێ سابت بی بۆی هەرەوێ هاوینە بێت ناکرێت ئەی شێوازی مایکەپکردن شێوازی مایکەپکردن چۆن بێ بەتایبەت لای وەرزی گەرما و هاوینە بەڵێ کاتی گەرم و هاوینە خۆی باشترە کەمتر مەکەپ بکەیتە لە زستانان چونکە ڕۆژەکە بەقوتە ئەتاوێتەوە لەسەر پێستت ناشرین دەبێتن و پێستت پێویستی بە هەناسەدانە ئەگەر تۆ مێکاپێکی زۆر تۆخ یاخود تون بیخەیتە سەر پێستت زۆر ناشرێ بە تێکیشەچێ بەڵام زۆر گرنگە لە کاتی هاوینان دایم دژە خۆر بەکاربینن چونکە خۆرەکە زۆر بەقوتە تیشکی خۆرەکە زۆر بەقوتە جا شتێک هەیە لەوە بڕۆینەوە سەر پێست زۆر کەسی خۆمان وا دەزانن ئەگەر نووسرابی SPF ئەو دەکات بۆ 30 دەرەجە بەڵام نەخێر بۆ ئەو کەسانەیە کە بڵێن ئێستا من دەتوانم SPF لێرە لێ بدەم بەڵام کەسێک کە زۆر سپیە زۆر پێستی هەساس و ناسکە دەبێت 50 SPF لێ بدە لە بەروی ئەسووتێت هەتا ئەگەر 50 پلاسیش بێت بزەبێت ئەگەر هەتا جەوەکە 30 دەرەجەش بێتن ئێستا وابزانام چلە زۆر زیاترش لە چل بەڵام ئەگەر 30 دەرەجەش بێتن ئەو کەسە هەر پێویستە 50 بەکاربێن لە بەروی ناسکە پێستی زوو ئەسووتێتن سوورە بێتەوە بەڵام پێستی ڕەنگی تۆختر ئەوەندە زوو ناسووتێ زوو ئەوە نابێتن بۆیە دەتوانن
CSPF بەسە بۆ ئەوان. ڕاستە شکوفە زۆر جار ئەو خانمانەی کە دەرکەوتون یاخود زۆر دیارترن خەڵکانێکی زۆر چایە نەچێتە سەرەوەی کە ئەبێ شێوازی ژیانی چۆن بێ ئەگەر زۆر تایبەت نەبێ ئەمە بزانم ئایا لایفستایلی تۆ چۆنە لە ڕووی مایکاب و بۆیکە بە شێوازێکی وا بمێنیتەوە جوانیەکە یاخود ئەو شیک پۆشەی کە هەیە ڕای بگریت و یاخود بڵێن جیاوازی نەبێت لەگەڵ ئەو کاتێککە ئەچیتەوە تەمەنەوە یا شتێکی تری بەسەریە. منیش وەکو هەموو خانمێک حەزم بە جوان خۆجوانکردن و ئاگاداری خۆمم خاستن لە نان خواردن تۆ چی ئەخۆیت ئەوەیت ئەڵێن ڕاستە. زۆر هەزم بەنانی تەندروست باشە ینی زۆر هەزم لە سەوزەیە قاوە ناخۆم ێستا بۆ نمونەقەت جگەرە ناکێشم ئەو شتانەم نییە و زۆر تەئسیر دەکاتە سەر پێست ئەو شتانە. خەو زۆر پێویستە خەوتن ڕێک بەڵێ ساعت چ نەخەوی بۆ چەند عادەتەن ینی بەدایمی جا من ئێستا گەڵ بڵێن لا بڵێن لێرێستە فەرق دەکاتن درەنگ دەخەوم نیشە هەموو خەڵک بەخەبەرە بەڵام کاتچمەوە بۆ ئەڵمانیا لە سەهات بڵین 11 ئاوا 11 و ئاوا لەسەر مۆبایلەکەم تۆزە تا چاوم هیلاک دەبێ ئەخەوم بەیانیەکانی ئاوا نۆ هەڵستاوم بەس ئەمڕۆ ئێمە جیاوازیەکمان کرد لە لایفستایلی توێ بەڵێ بەڵێ بەڵام بە ئیشیش کەوتووە کاتێ بڵێن دەست بە ئیش بکەم ئەوە کاتەکە ئەوە کراوە دەبێت بۆ نمونە هەوتی بەیان یاخود شەشی بەیانی هەڵستا بم تراتمۆ زووترش هەتمەن دەخەوم ئەو گۆڕانکاری بۆ نمونە لە کوردستان لەگەڵ ئەوروپا لەگەڵ تۆرە ینی ناستایبەکەت ڕێکە خەیتەوە تا ئەڕۆی تۆ نا ڕێک دێت تۆ سەر تایم ئەوە مشکیلە نییە بەڵام یەکشت من لێرانەکە ئەبینم گەنجان زۆر شتی شیرین دەخۆن شربەتەکان هەمووی ڕنگ و شیرینیە ئەوەش بۆ پست زۆر زۆر خراپە بەڕاستی زوو پێبێ هەتا تەسیر دەکە لەسەر شەکرە و زوو تووشی شەکرە و ئەو شتانە دەبێت باشە گرێستە پارچێک شیرینی زۆر جوان و بەتان ببینی نەیخۆی بەدەی خۆم بەتێکی بەڵام زۆر حەزم لە شیرینیە بەس من مەقسەدم لەوەیە کە بەدایمی ئەوان لە جیاتی ئاویش ئەم شەربەتە دەخۆن ئەمشی زۆر زۆریانی نازام چۆنی بڵێم باش نییە تەندروست باش نییە بۆیە دەبێت خۆت خۆش بی ئاگاداری خۆت بی چیوە خۆی چی ناخۆی بیر لە 10 ساڵ پێش خۆت بکەیتەوە و دواتریش چیت بەسەری ینی هەرنێک بزنێک بۆ لەش جوانی هەروە بۆ ئەوەش ینی تۆ دەبێت ئاگاداری ئەوە بیت کە ئەوە ئایا من دەی خۆم باشە بۆ من ینی دەکرێتن من ئاوە بەڵام بڵێن ئەتوانی ڕۆژێک دروستکەی هەرچی بەدڵتە شیری نییە نازانم چی خراپ هەمووی بیخۆی بەزیکەی بەعادەت هەموو بزت ئەم ڕۆژە بیکەیتە ڕۆژی ئەوە بە ئێمە جژن هەفتەی جارێک ڕۆژی کواتە بێ قینە بەسە باشە بەڵام ڕۆژەکانی تر ڕێنگاگات لێ شکۆفە باسی خواردن و خەومان کرد لەگەڵ وەرزشکردن چۆنی وەرزشەکەی زۆر چونکە ئێستا کۆرۆنەیە لە ئەڵمانیا تازە جیمەکان دەکرێتەوە جێگای لەشجوانی جا من لەو کاتێ چیم دەکرد زۆر دەڕۆیشتم بە پێ ینی تا 20,000 هەنگاوم دەهاویش لە مۆبایلەکەم حیسابی دەکرد هەر دەڕۆیشتم ینی زۆر خۆش بووم هەم بۆ ئەندەرمۆفینی وەردەگرت مێشکم زۆر دڵم خۆش دەبوو هەم هەستم دەکرد لەشم سووکترە و ئاسانتر ئیشەکانی خۆم دەکەم و جوانیش دەمینێتن هەرچی بخۆم باشە قەیناکە چکە وەرزشم کردو سەرفەکەی توانی ینینێکی بەچوە شکۆفا هەرچەنە لاوانێ زۆر جار تایبەت بێ بەڵام وەرزشکردن توی کردوتە خاوەنی جستەیەکی ڕێ یاخود تەجمیلکردن نەوەڵڵا وەرزشکردن ئەزانی چۆنە خۆی خانمان و پیاوانیش وابزام هەردووکیان ئەگەر تۆ دایم لە قەڵەوی بیت و زایفی لە زایفی بڕۆی تۆی قەڵەوی ئەوە دەستمت زۆر تێک دەچێت شل دەبێ نەرم دەبێتن بەڵام ئەگەر وەزشی ئاسنیش نەکەیت بەس بە پێ بڕۆیت زۆر ئیسفادە دەکەیت لەوانێت تۆ هەستی پێ نەکەیت دەڵێ ئەخ دووسێ هەنگاوە ئەمە چی ینی لە ئەگۆڕێتن بەڵام نا زۆر ئەگۆڕێتن تۆ هەموو ڕۆژ هەنگاوێک زیاتر بکە دوو هەنگاو زیاتر بکە بە تاکید بە زۆر دەستمت جوان و بەڵام سەر وای لە تو یەکسەر بۆ نەو سارەکە یەک
تۆزیش بزەبت لێرە بێت وەرە بێ بە سارە بڕۆی تو بیتەوە بزەبت لێرە هیچ مادی نابم بەڕاستی ئەو ڕۆژە سێرم کردم قاچم خۆ نایشی من ئەو پێڵاوانەکە لە ئەڵمانیا لەبەر دەکەم دڵم خواوی چەند ناخۆشە ویستم هەندێک پێڵاو نەهێنمەوە بۆ کوردستان وتم ناتوانم پێی ڕێ بکەم بەڵام نەخێر چونکە لێرە یەکسەر سواری تەکسی دەبی یاخۆ سارە دەبی دەڕۆچە و شوێنەی بەس بەڵام شتێکی تریش هەیە جەوەکە ئەوەندە گەرمە ناتوانین ینی من وام دەزانی وەکو دەرزی لێ مەدرێتن کاتێ چمە درۆشتی وام نەبینیوە ڕاستاگەی زۆر جار ئەگەر ڕێگەکە زۆر دووریش بێت توانی بە پاسکیل بەڵامەوە لێرە ئەوەش ناتوانانی چونکەوەنە گەرمە ناتوانین پاسکیلەکەش بەکاربێنی لەوانێ هەڵکەوتەی هەولێر وا بە پاسکیل بەکاربێنی بەڵام بۆ گەرماکە حەلی نییە ناتوانێ هەوڵمدا بڵێن ماڵمان لە ئێستا بڵێن نزیکی ڕێستەرانتێک بوو دەدەقەیە بە پێ کەم تریش بەخوا ویستم بە پێ بڕۆم تا گەیشتمەوێ مکیاجەکەم تاواوە هەر سوتام گیانم بوو بە ئاوتم بۆخوا لەشی ئەو کەسانە ساغ بکە لە ڕێستەرانتیش دەکەنەوە هاتوچەکە بۆ گەرمەیە یاخود ئەوانەی کە لە دەرەوە وەکو هەمەلاتی دەکەن ئیش دەکەن زۆر بەزەین پێاتنەوە بەڕاستی چونکە ئێستا من ناڵمە ئەو کەسانێکە لە دەرۆن یەکسەر بڕۆن بۆ دەرەوە پیاسە کە من تێ ئەگەم زۆر گەرمە بەڵام وەکو بەهار کە بەهار دێت زۆر خۆشە پاسکی لێ خوڕی زۆر من هیوایەتم پاسکی لێ خوڕینە هەم هەوایەکی خۆش چکە تۆزە سەرێترە بۆی کە بەپا بڕۆیت ئیتر ماوەیتر وردە وەرزەکە گەرمەی نەمێنێ توانی ئەوەش لە کوردستانیش شکۆفە لەگەڵ یاخود بڵێن کوڕەکە چۆن فێر کردووە بۆ کاتی خەو وەرزشکردنەوەمانە وەکو خۆدرات هێناوە یان جارە وازی لێنی تاخ و خۆی قەرارەیە نا وەکو ینی من دەمەوێت دامن زووتر بخەوێتن لە خۆم کوڕەکەم زۆر باشە بەیانیان هەڵدەستێتن من هەڵستام ئەو هەڵستاوە ینی ناتۆ تۆ خەبەر کاتەوە بڵێ درەنە نانە قەت وای لێ نهاتەوە دائما ئەم پێش من ینی پێش من خەبەری نەبوو تۆ دائما من پێش ئەو خەبەرم بۆ تۆ کە هەڵستاوم چکە لە پاڵ من دەخەوێت زۆر نزیکی من ئازام هەست بە گەرماتی من ناکاتن یەکسەر هەڵەستێتن هەستێ براوە لەوێ نەماوی خەبەریە بێت ئەو بەیانەیە کە هەڵستام هەر ئەموت خوایە هەڵنەستیتن نییە هەلە ژوورەکە ماوم ئاوا سەری بەرز کردوتم بخۆ ئێستا دێموتی ئۆکێ خەوتەوە زۆر جار یاخود باسی واکرێک لانی دەرونی زۆر پەیوەندی هەیە بە دەرکەوتنی ڕوخسارەوە ئەمە لە تۆدا چەندێک دیار بووە چ کاریگەریەکی هەبووە زۆر گرنگە تۆ ئەگەر دڵخۆش بی لە ناخەوە ئەو ئەنێرجیە ئەدەیتە دەرەوەش ینی پیشانی دەدەیت و بە پێکەنی دەمچاوت بە پێکەنینە ئەو کەسانەی کە دەرونی تەواو نینە یا خود دڵیان ناخۆشش کارەساتێکیان بەسەر هاتووە ئۆتۆماتیکیان ئەو لۆچانەی کە بۆ خۆی جوانە ها پێکەنینە دروست دەبێتن دەبێتە ناشرینی ئەمانیان دەسەکەوت دێتە خوارەوە تووڕە و تون دیارن زۆر کاریگەری لەسەروە هەیە و هەتا نانی بە کێشیش زەهیف دەبی قەڵەو دەبیتەوە تێک دەچیتن زۆر تێک دەچین بەتەکی نیشانی پیری زووتر لە دەموچات ئەتوانی ئەمە بە مایکە داپۆشیت ناخێر ناکرێت هیچ شتێک من دەڵێم هیچ شتێک کە لە ناخەوە مشکیلە بێتن ناتوانین بە هیچ شتێک لە دەرەوە بی پۆشی ینی زۆر جاروە پێ دەکەنیت بەڵام ئەو شتە هەر دیارە تۆگە سەیری کەسەی بکەی هەر دیارە کە لە ناخەوە تۆزە شتێک هەیە بە مێکاپ هەنێشت هەیە من ئێستا مشتریەکم هەبوو ئەیوت شکۆڤە من دەمەوێتن دەمن بۆ سەرەوە بچێ پێ بکەنم دە پێ بکەنە بە مێکاپ ینی هەرچەند هەوڵم دەدا چونکە ئەگەر ئەمانەی هایلایتی بۆ دانی ئەم لاو ئەولا زیاتر دەمەکەچێت بۆ سەرەوە و پێکەنی بەڵام کە شتێک هات بێتە خوارم من ناتوان بی بەمە سەرەوە وەکو بۆ تۆکس فیلەر نییە بتوانم ئەمە دەمی بەمە سەرەوە بەڵام خۆی زۆر باشە هەوڵ بدەی لە ناخەوە دایم کار بکەیت چۆن خواردن پێویستە بۆی ئەوە هەروە ئارایشتی خۆت لە ناخەوە بکە ڕێک بدات بزەبت ئەوە زۆر گرنگترە لەوەی کاتۆ ئێمە هەموو خانمان هەزمان بە جوانیە و مکیاج و هەنێک کەسێ هەزی لێ نییە و بێ ئەوەش زۆر جوانە هەموو کەسێک بێ ئەوە و بەوەش جوانیت بەڵام مهمە تۆ کار بکەی لەسەر ناخەوت هەر ئەو ئینسانیت بمینێتن و هەوڵ بدەی ئایا من ئەو ڕۆژەم ئێستا تەواو بوو بەباشی
بەڕێم کردووە شتێکم هەبووە خۆت لەگەڵ خۆت ڕاست بی ئەوە زۆر زۆر گرنگە. چەند گرنگە کە خانمان گرنگی بە پۆشاک و مایکەپیان بن هەندێکیان ئێستا من زۆر جار خانمانە بینم ئەچنە مارکێتێکی نزیکی خۆیان بە بێ گوێدانەوەی کە جلەکەیان چۆنە هەر شتێکە ئەڕۆن ئەمە چ کاریگەریکی لەسەرانە بێ خانمێک چۆن بێت هەر کاتێک لە ماڵەوە بێ لە دەرەوە بێ دەوامی هەبێت دەوامی نەبێت. بۆ من بەڕای شخصی خۆم دایم هەر شوێنێک و شتێک دەبێ بۆی لەبەریکەی شتێکی جوان لەبەر بکە ینی ئەگەرە چیت بۆ مارکێت بەجلی ماڵەوەمە چوو بە ئەوکە ینی مەڕۆ بەڵام من نازام ئێستا ئەو خانمە کە ئاوا هەم ئەگەر هەموو ڕۆژوەکو ڕوتین کردوێتی ئاساییە لای ئەو بەڕای منەوە جوانترە ئەگەر تۆزی خۆی احتیمام بدا هەر ئەچێتە ناو خەڵک لە ماڵ نییە یاخود هە لە ماڵیشی خۆشە دڵی خۆت خۆش دەبێتن احتیمام بدەی بە خۆت و خۆت ئەوە بکەیت. بەڵام هەندێک جارێش هەیە من زۆر جار فکرەکەم و ئەڵم لەوانەیە میشکیلەیەکیە بێخەفەتێکی بێسە ئاوا بە ئەوەی هاتووتە دەرەوە تااقەتی هیچ شتێکی نەبووە. بەس بەلای من گرنگە هەموو خانمێک لەبەروەی چ شتێک دڵت خۆش دەکە ئەوە بکە. ڕاستە زۆریش کاریگەری هەیە چونکە زۆر جار تۆ گەر خەمێک هەبێت کێشەیەکت هەبێت بە خۆنە گۆڕینە بە جلوبەرگێکی باش بە مایکەپێک دەتوانیت تر قورسیەکەی لەسەر خۆت بەڵام کاتێکی تەبەر ئاوینە ڕوخساری خۆتە بینی بە جوانی ئەو هەمووی ڕەوێتەوە بزەبت سیقەبوونێکی زیاترت هەیە بە خۆت و خۆشانی ئێمە لە مناڵیەوە ینی کچ کە 5 ساڵە ئەچێتە بەر ئاوێنە جلی پرنسەسا کاتە بەری تاجە خاتە سەری ئەڵە جوانم بەدەستێ ینی ئێمە ئەوە لە خوێنماندا تا پیریشە بین هەر هەزمان هەیە هەزەکەین جوان بین هەزەکەین خۆمان بڕازێنینەوە جاهانێک کەس هەیە کەمتر هەنێک خانمان هەیە کەمتر هەنێک خانمان هەیە زیاتر بەڵام من پێم خۆشە دایمەن خانمان بەجلێکی جوانەوە بڕۆم بۆ مارکێت سوپەرمارکێت پێڵاوێکی جوان لەبەر بکەن مڕێح بێتن ئاساییە تۆ پێویست ناکەم میکیاجێکی بۆکەی بەڵام کرێمێک لە دەم چاوت بدا بۆنت خۆش بێتن ئەو شتانە بەڕای شخصی خۆمۆ گرنگە ڕاستە قەت بووە بڵین ڕۆژێک تۆ لە ڕووی دەرونیەوە باش نەبوو بێتی بە شێوازێک بێ کە واچوو بێتیتە دەرەوە یاخود ئەو شکۆفەی ئێستا نەبوو بێت زۆر جار وام لێ هەشتە بەردەوام بەیان ڕۆژەکە بە خۆت بەوابی بەڵام تر بەردەوام مەبە لە وەقت ئەوەم نەکردووە بەڵام وای لێ هاتۆ زروفەکەم نەتوانم کاتی ئەوەم نەبێ زۆر شتی لەوە گرنگتر هەیە ئەبێ بیکەم ئەبێ بڕۆمە دەرەوە ئەبێ ئەو شتانە جێبەجێ بکەم یاخود دەرونی ئەوەندە بێتاقەت بووم دڵم توند بوو فکرم لەوە ناکردەوە من ئێستا بڕۆم خۆم جوانکەم خۆم میکیاجکەم و بڕۆم ئەو ئیشانە بکەم بەڵام هەمان کات داهاتمەوە بۆ ماڵ سێرمەکرد من بۆ دڵم خۆش دەبێ ینی ئەگەر باوڕەکە یاننا بەڵام جاری وا هەیە هیچ شوێنێکم نییە بۆی بڕۆم خاستن کە کۆرۆنە بوو بەس دڵم بەچی خۆشەکردانیشتم میکیاجی خۆمە کرد و جلمە گۆڕی و ئەم شتانەمە کرد لە گۆرانیەکە ئەبێتەوەی تا و دۆخە تێپەڕێنی ئەمە لەو ساڵباسی خۆمان و خانمانەکەین و چۆن تەرتیبیکەین ئەوە زۆربەی کاتۆژ هەر لە ئەو گرتە ڤیدیۆیانی دایانی بۆ مایکەپکردنە بیرە لەوە نەکردێتەوە ئاوڕێکیش لە پیاوان ستایلی پیاوان بدرێتەوە ئەوانیش تۆزە گرنگی بەخۆیان بن یان شێوازەکان چۆنە من زۆر جار بۆ کاتی باسی کرێمات و شتیوا دەکەم باسی پیاوانیشکەم چونکە هەدەتەن پیاوان پێستیان ئەسوورترە لە خانمان پێستی خانمان ناسکتر و تۆزێک تەنکترە جا ئەوان کرێمی تایبەت بۆ خۆیان هەیە جارۆ باسی واکەم یاخود چۆنی ئەوانیش دەمچوی خۆیان بپارێزن بەڵام وەکو جلو بەرگۆم شتانە نەخێر تا ئێستا شتێکی وام نەکردووە قورسە هەڵبژاردننی جلوبەرگی پیا و جاروە خۆشیان دوو دڵن لە هەڵبژاردن من زۆرم پێخۆشە جلوبەرگی پیا و هەڵبژێرم زۆر ئاسانترە زۆر بۆ من ئاسانترە جارۆ هەزەمە خۆزکەم هەندێک جار پیا و بامە ئەو جلانەمە کردە بەرم ئەو قەمیسەمەکە لەگەڵ وڵە زۆر جار ئەوانی جواب بە ئێماڵن ئەو هەموو شتتان هەیە و هەموو ڕەنگەتان هەیە ئێمە بیگرە و بیەنە هەر چین و نیلی و ڕەساسی و ڕەشە ڕاستەکەی هیاوان ئەوەیە من ئێستا بۆ کوڕەکەم دامن کەچم جلا کڕم جە زۆر دڵم خۆشەوە ها کوڕەکەم هەیە بە خۆمەتوام زۆر جوانە جلی کوڕیش ئێستا زۆر جیاوازی بەسەرات و کۆنیە جاران هەر یەک ستایل بوو یەک دوو پارچە بێت ناسەخرێت کوڕانیش زۆر گرنگی پێیان جا هەستەکەم کوڕەکەشم یانی وەکو کچ هەزەکاتن جلی جوانە کاتە بەری ئەڵێ ئەم پێڵاوە ئەەکەمە بەرم خۆی هەڵەیە بژێر گەشتوتەوەی خۆی قەرار بە خۆی قەرار دەدا ئەڵێ من ئەوە هەڵە بژێرم ئەڵم نا ئەڵێ نەتوبیت یا باڵمانی ئەڵێتم تو کاتکە بابیکەم ئەڵەتە داخلی جلی تۆی نەکردووە بۆ نمونە ئەو جلە بکەوە دایکم جاری وە خوشک و دایکم ینی ئەوانی شەر دایکم تەمەنی نزیکە لە منجا
دێت کە شتێکی من ئاوا تاقی دەکات و ئەڵێ نا ئەوە هیماکۆیە ینی مامەکۆیە شکۆفەنیمە ئەڵم شکۆ لە ماڵەوە ئیتە دەڵێەوە نا هیماکۆیە لە بەریکەوە کە دێمەوە یەکەم بەرنامەم قەت لە بیر ناچێتن لە بەرنمەیەکم هەبوو لە کەناڵی ئاوا و کە هاتمەوە بەجلی بەرنابەم هاتمەوە و یەکەم وشەی چکە بەس ئەیزانی بڵێ ماما هیچ شتێکی تری نازانی یەکەم وشەی ئەوە بوو کە دەرگام کردەوتی واو جوان بوو بەلایەوە بۆ من ینی زۆر ڕئی ئەو مقابلی هەموو ڕئی دنیاە بزەبت و نێشی ئەزانی قسە بکە ئەو واوە ئەو کەلیمەیە تازە بوو من نەمزانی لەکوێ هینای کە ئاوا سێری کردم وتی واو ینی باوەڕکەوام زانی هەموو دنیای خۆمە بزەبت منیش بۆیە زۆر جار باسیەوەکەم کوڕەکەم وایە هەتا زۆر جار یانیڵێ نە ئەمەیان جوانە لەگەڵ ئەوە ینی گەشتوتەوەی کە قرار بۆ منیش باجگەلەوەی لە خوێنجا ڕئی ئەویش زۆر جوانە زەمناڵی ئێستا زۆر شارەزان زۆر زیرەکن بۆ منیش ئەی بم ئەڵم نالی ئەوە جوانە ئەوە وایە ئیتر دڵی پێ خۆشە بەنیە تۆ ڕئی ئەو وەرەگری هەست بە گەورەی ئەکە ئەڵێ من زیاتری زیاتری ئەوە ئیتر زۆر خۆشە ڕاستی من دایمەن دەڵێم لە مناڵەوە کار بکەین تا لە گەورە من زۆر جار لە سوۆشیال میدیایی خۆم بەس ئەوە ناکەم بڵێم مکیاج و نمایشی جل و ئەو شتانە جاریوان نووسیمە بۆ نمونە تکایە لە جیاتی ئەوەی ڕێگری لە کچەکانتان بکەن بڕۆنە دەرەوە فێری کوڕەکانتان بکەن ڕێز لە کچەکان بگرن زۆر شتی وا ئەنووسم یاخود بۆ کوڕانیش ینی ئێستا زۆربەی نازام هەنێک کوڕ لەوانەیە نەزانیتن ئایا ئێمە کچ بۆ خۆمان یەکەمین جار بۆ خودی خۆمان جوانەکەین هەر لە مناڵیەوە بە 5 ساڵەوە بۆ خودی خۆمان بۆ ئێوە نییە یاخود بۆ دەرەوە نیە بۆ ئیش نیە بۆ خۆمان دڵمان خۆشە سیقەمان زیاترە بە خۆمان ئێمە ئەوە سروشتیە لە ناخی خۆمان هەیە ئەش بە ینی ڕای بگری ئەو هەبوونە ئەو حەزە شکۆفە جلی کوردی لەگەڵ جلی کوردیا بینە چۆنە زوو لە بەریەکەی یان بەڵێ زۆر حەزم لێ بەڵام بۆ نەوشتیوانە بڵێمە ها جلی کوردی بیکەمە بەرم و ئەو شتانە ئەم بانێ ویستم جلی کوردی بەڕاستی لە بەرکەم بەڵام گەرمە بەخۆی زۆر جوانە من زۆر جار لەم خۆزگە بمتوانێت هەموو ڕۆژێک بە جلی کوردیەوە بەرنامەکە پێش زۆر جوانە جلی کوردی هەم من نازانم زۆر کولتور هەیە جلەکانی لەیەکەکە بەڵام جلی کوردی تایبەتە ڕاستە ینی ئەتوانی دیاری زۆر جوانە هەموو خانمێک لە ناو جلی کوردی و شاهانە دیارە زۆر وەکو نازام چی بڵێم وەکو شازادێ شکۆفە هەموو ئەمانە بێگومان داهاتوویەکی باش یاخود جەرکەوتنێک ڕابردوویەکی زۆر قورسی بەدواوە بووە وایە و ئێستاش ینی زۆربەی کات سوشیال میدیاوە کات کە ببێتە ئاستەنگێک لەبەر دەم هەموو ئەو هەنگاوانەی کە خانمێک ئێوە بینێت ئێستا سوشیال میدیا چەندێک هێشتا فۆکەسی لەسەر تۆیە لەسەر خانمێکی ترە بەڕاستی ئەوانەی کە لە ناو سوۆشیال میدیانە ژیانیان زۆر لەوە قورسرە کەسێک کە ئاسایی بێتن چونکە بە دڵی خۆی ناتوانێت هەڵسێدانیشی ئەبێ ئاگاداری هەموو هەنگاوێکی بێ کە ئاگاداری هەموو هەنگاوێکش هەتا کە بەدڵ پاکی لە بەرنمەیەکدا دەنیشی قسەیەک دەکاتن شتێک لەو بەرنامە ئەبڕن ئەوە پیشان دەدەن خەڵکەکەش تەنها ئەوە دەبینێ باکراوندی شتەکە نبینێ فکر لە قسەکە ناکات و فکر لە پرسیارەکە ناکات و سێری جوابدانەوەکە ناکە تا ئاخیری یەک کەلیمە وەرەگرێ و ئەوەی دەکاتن بۆ خانمان هەر تۆزێک لە هەموو دنیا قورسترە کە دەرەکەوێتن خاستن ئێستا لە کوردستان بەس دڵخۆشم کە خانمێکی زۆر هەیە دەرکەوتووە بەڵام ینی ئاسان نییە زۆر قورسە بەلای منەوە زۆر قورسە و هەموو شتێک دەبێت قوربانیەکی بدەیت بۆی بگەیت بە شتێک باشە ئەو زۆر جار ئەبێتە یاخود ئەچێتە چوارچەوەی پروپاگەندەوە لە سوشیال میدیاوە هەرچێک هەڵەستێ شتێکەڵێ ئەمە هەبوو کاریگەری لەسەر تۆ هەبێت بدوەستێنێت یاخود وەڵامیان بیتەوە لە ناخی خۆمەوە زۆر ئەها دەڵم بار وەڵامی نەدەم بەس لە ناخی خۆمەوە وەڵام دروست دەکەم ئەوەوە جاری وا دادەنیشم بیری لێ ئەەکەمەوە ئەڵێم باشە بۆ ئەو کەسە یاخود بۆ ئەو خەڵکە وا بیرەکاتەوە بۆ وا ئەڵێتن من نازانانی چی بڵێم هەر ئەوە ناڵێم دەڵێم ئەو کەسانەی کە لە پشت مۆبایلێک لە پشت کۆمپیوتەرێک دانیشتونە شتێک دەنووسم بۆ ئەو کەسە
نازان ئەو شخصە بەڕاستی چۆنە ئێستا من لە کامێرە دەبینیم پێدەکەنم جوانم بەڵام نازان بە چ ماندووڵێک بە هەوڵ و هەنگاوی زۆر گەشتویتێتە ئەوە ئەوان بە ئاسانی شتەکان دەبینن بەڵام تۆ من دایمەن دەڵم ژیانی هەموو کەسێک قورسە هیچ ژیانی هیچ کەسێک هەتا پارەتە بێ نەت بێ ژیانت خۆش بێ خۆش نەبێ هەر قورساتی تایە بەڵام هیوادارم زیاتر بە مێشکێکی فراوانەوە بیرکەنەوە ئەو کەسانێک کە لە پشت ئەوەنە و بیریش لەوە بکەنەوە ئایا من ئەو قسە بە من بوترێ ئایا من خۆم پێم قوبوڵە ڕاستە شکۆفە پرۆژە و پلانت چییە؟ پرۆژە و پلانم تازە بەنیازی چی بکەیت؟ ڕاستی من نامەوێت هیچ شتێک لە کوردستان وەکو شتێک دروست کەم و بمینێت چکە خۆم بڕیاری ئەوم نەداوە لە کوردستان بژیم و چکە تۆ بێت لێرە بیت بۆی ساڵۆنێک بەڕێو ببەی ئەبێ لێرە بی ئەوەیەک بکەی و ئاسانیش نییە بەڵام ئەوەی کە من هەوڵی بۆ ئەدەم ئەوەیە کە براندێکی خۆم هەبێتن هەوڵی بۆ ئەدەم کە کچانی ئێرە فێرە مکیاج بکەم هەوڵ ئەدەم هە لە ناو سۆشیال میدیای خۆم هەوڵ ئەدەم هەنێک بیرکردنەوە بگۆڕێ نەک هەر لە سەرمایکە نەک لە سەرمایکە هەر لەسەر ژیانیش یاخود بیرکردنەوەت بۆ نمونە هاکەوتم لە جیاتی ئەوەیە قەدەغە بکەن کوڕەکانتان کچەکانتان نەچێتە دەرەوە فێرە کوڕەکانتان بکەن ئەوە بکەن یاخود هەنێ شت ئەڵێم کە پێویستە بگوترێ ینی کوڕەکانیش بزانن ئێمە خانمان ئاواینە یاخود خانمەکان بزانن ئێمە زۆر بەقەدرین ئێمە زۆر ئازاین ئەو دەرفەتەی کە پیاوان هەیەە ئێمە هەمان بواە لەوانەیە زۆر زیرەکتریش بواینە زۆر کاری باش لە ڕووی ئاتفیەنیش زۆر بەقوترین ڕاستە شکۆفە زۆر سپاس بۆی کەم ڕۆمیوانی زۆر پرۆگرامی ڕۆژ باش بووی خۆشحاڵ بووین منیش دووانە زۆر سپاسیەوە دەکەم زۆر خۆشحاڵ بووم لەو بەرنامە جوانێ ئێوەدا بووم زۆر سپاس ڕۆژێکی خۆش سپاس بە گفتوگۆکەم یاخود بە کۆتایی هێنانی گفتوگۆکەم لەگەڵ شکۆفە فەرهاد وەکو مەیکەپ ئارتست و فلۆگەر دێنە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش بەڵام بە بیرتانە هێنەوە هەمیشە گرنگی بە ناخ و دەرونی خۆتان بدەن ئەوجا ستایلی جلوبەرگ و ئارایشتەکانیشتان ماڵاوە و کاتێکی خۆش.